تەنها لە نێوان ڕێگای دەربەندی خانزەڕایان و لە حەوت مانگی ڕابردوودا 39 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە و 14 کەس گیانیان لەدەستداوە و 39 دیکە بریندار بوون. درێژی ڕێگاکە تەنها 17 کیلۆمەترە. لەگەڵ دەستپێکردنی ڕێگاکە لە سنووری ناحی زڕایەنەوە 2 بربەست یاخود 2 پردی تەواو نەکراو دێنە ڕێگات و ئاستەنگ و زەحمەتی ڕێگاکە دەست پێ دەکات. لە پاش 7 کیلۆمەتر ڕێگای دووساید ڕێگاکە دەبێتەوە یەکساید و پرۆژەی دووسایدی ڕێگاکە بەنیوە ناچڵی کۆتایی دێت. وڵی برای عزیزم ڕێگاوبانەکان هیچی بەکەڵک نایە، زۆربەی زۆری خراپە، ئەمی یەکساییدا ئەنجا خەڵکەکەش خراپە بەڕاستیەکەی وەکو ڕێگاوبانەکان وایە ئێمەش خۆمان خراپین. ئەنجا ئەم حکوومەتەش بە تەمایەوە نییە کاکە هەموو شتێکی بۆ چاکاوە کا دەبژێرەوەوێ بزانێت زروفەکە چی لێت. ئەمە مۆزوعەکەی سەرەڕای کورتی ڕێگاکە بەڵام ڕۆژانە و هەفتانە ڕووداوی جەرگ بڕ و ناخەژێنی تێدا ڕوودەدات و هیچ وەڵامێکی دڵخۆشکەری بۆ تەواوکردنی پرۆژەکە نییە. پێڵەن جادەی مەرگ تێغی لە براو ئەجا لەگەڵ ئەوەشە بەڕاستی خەڵک ئاواتە خوازە نەچێت بۆ ینی نە لێرە بڕە بۆ کەلار و دەرمەنیخان نە خەڵکی ئەوێش لێوە زۆر ینی زەرور نەبێ حاڵەتی زەروری نەخۆشی نەبێ کابرا بەڕاستی تۆبەی مەرجی پێەکرێکە هاتشەوەکە لەو ڕێگانە. ساڵی ڕابردوو لە هەرێمی کوردستان 3021 کەس بە ڕووداوی هاتوچۆ گیانیان لەدەستداوە. لە 5 ساڵی ڕابردووشدا ژمارەکە بۆ 13404 کەس بەرز بووتەوە. لە سنووری پارێزگای سلێمانیش لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ 400 ڕووداوی هاتوچۆ ڕوویداوە، 68 کەسیان گیانیان لەدەستداوە و 814 کەسی دیکەش بریندار بوون. بەڕێوەبەرایەتی هاتوچۆ وەکو شوێنی کۆکردنەوەی داهات تەمەشاکرێ. لای ئێمە ئەمە ڕێک پێچەوانەکەیەتی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ بۆ کۆکردنەوەی داهات نییە بۆ حکوومەت بۆ کۆکردنەوە نییە بۆ سزادانی خەڵک نییە تەنیا بۆ ڕێکخستنی هاتوچۆی هاوڵاتیانە. ئەوەنە دەستمان لەسەر دڵمان نەبێ کە برایەکمان کەسێکمان خوشێکمان سەفەرەکە 6,000 پێی بڵێن ئەرێگەیشتی ئەرێ تووشی هیچ نەبووی. ئەمە دیارە ئەو دەست لەسەر دڵبوون و ترسە هەمووی لە ئەنجامی ئەو سەرکێشیانەیە کە برا شوفێرەکانمان کە سوکارەکانی خۆمان خوشکەکان بن ئەیکەن. هیوادارین ئێوەش و لە ڕێگەی ڕاگەیاندنەکەشەوە وشیاریەکی گشتی بدەن بە خەڵک کە بەسە قوربانیانی هاتوچۆ زۆر لە هەڵکشانە. بەداخەوە قوربانیانی هاتوچۆ گەیشتوتە ئاستێک لە شەڕی تیرۆرە قوربانیەکان زۆر لەوە کەمترە. ئەمە بووە بە تیرۆرێکی سەرشەقام تیرۆرێکی ئاشتیانە تکاکەین بۆ ئەوەی ئێمە پەنا بۆ سزا نەبین ئێوە پابند بن بە ڕێنمایەکانەوە. هاتوچۆی سلێمانی هۆکارەکانی ڕووداوی هاتوچۆ بە پلەی 1 و 2 بۆ تیژڕەوی و بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندی دەگەڕێنێتەوە. ئەوەی جێگەی پرسیارە خراپی و تەواو نەکراوی ڕێگاوبانەکان لە پلەکانی پێشەوەی ڕووداوی هاتوچۆ هەژمان نەکردووە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندی خان.